كافلا كيدتا 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 كافلا كيدتا لدسمت بخار جزايتا لدسمت بخار جزايتا زۆر سوپاس و پێزانینی زۆر بۆ جەناب و تەلەڤیزیۆنە زۆر جوانەکەتان کە هەمیشە هەمووان و هەموو ڕووداوەکان بەسەرەکاتەوە. من ناوم عینایەت، نامێک براخاسە، لەدایکبووی بە حیساب 1963 دەرچووی کۆلیژی بەڕێوەبردن و ئابووری بەشی ژمێریاریم لە هەولێر، زانکۆی هەولێر. خێزانی من یا من لە ڕاستیە ڕەوتی خێزانێکی تەقلیدی پارتایەتیە، یعنی پێش ڕەنگە ئەوە وەکو خوای گەورە چۆن منی بە کورد دروست کردووە، کوردبوون زۆر قورسە، بەڵام ئیتر پێم خۆش بێ و پێم ناخۆش بێ، من کوردم و ئەبێ ئەرچی کوردبوون بگریتە ئەستۆ. ئەنجا پێش لەدایکبوونی منیش خێزانێکی پارتی لەدایک بووم، بۆیە قەدەرم وا هاتووە لەگەڵ ڕەوتی خەبات و تێکۆشانەکانی پارتیە لە هەڵچوون و داچوونەکانە، لە ئاوارەبوون و ڕۆیشتن و هاتنەوەکانە خێزانەکەم بەگشتی بەشێک بووە لەو پرۆسە سیاسی کورد و کوردستان بە حکمی ئەوەی باوکم سەرلەقی شۆڕشی ئەیلول بووە، 5 مامین یەکیان بەتالیێن بۆ پێم جێگری بەتالیێن بووە، یەکیان کادری مەنتیقەی شارە زۆر بووە، یەکیان مەسئولی بنکەی لادێکی خۆمان بووە لە گوندی هاوار و سەر بە عەشیرەتی کاکەیم، ئەگەرچی من زۆر ڕقمە لە دابەشکردنی مرۆڤەکان کوردەکان بۆ عەشیرەت و خێڵ و ناوچە ئەوانە. سوپاس بۆ خوای گەورە بە کوردی دروست کردو لەم بەشتە جوانەی گۆی زەوی کوردستانیم و عەشقی کوردستانم و تا ئەبەد بۆ خۆم و ئەوانش کە گوێم لێ بگرن دەروێشی خاک و نیشتیمانەکەمانە. ئەستێکی خۆشت بۆ بجارمەوە، ئێمە نۆبرا و دووخوشین، کاتی تووشی نسکۆ بووین، خەڵکێکی زۆر جەنابی مەڵام مستەفا بڕیارێکی دەرکرد و چێتێ تەسلیم بێتەوە بە عێراق. ئیتفاقی کراوە کە بە ئاشتی تێپەڕی چێش لێ بۆ ئێران بێتە ئێران و لێ ئۆردوگامان هەیە و جارێکی تر خەبات دەست پێ ئەکرێتەوە دوای ساڵێک. باوکم ئێمەی بەرەو ئێران بەڕێ کرد، ئەو کاتە من تەلەبەی 4 سەرەتایی دەرچوو بووم و 5 سەرەتایی لەسەر سنوور بووین، لەسەر سنوور کۆبوو بووینەوە. ئەوە مناڵ جەنابی شەید فەتاحاغا و کاتە ئەمرێزی هێزی خەبات بوو هات کە ئێمەی بینی کێشای بەسەری ئەوتی نامی قماڵی وێران بێ، ئەم هەموو بنکاویرە وە کوێ هێناوە. باوکی شوتی ئەوانە مەسیریان لە مەسیری ماڵی مەلا مستەفا زیاتر نییە، یا هەڵەسینەوە یا ئەنجا من ئەڵێن لە هاوار لەدایک بووم، بەڵام بە حکمی ئەوی باوکم لە 61 پێشمەرگە بوو و ئیتر لە هەچێ بووە، زیاتر بیری زەمەنی هاوارم نایە کە چاوم کردوێتەوە لە 3 سەرەتاییەوە لە هەڵەبجەوە تەقریبەن بیرمە، لە قوتابخانەی دەرسیم ئەم خوێند لە گەڕەکی نزیکی سەرایە. دوای ئەوە باوکم نقلی خورماڵ بوو، بۆ چەند ساڵێک چوینە خورماڵ، لە هەر ماڵمان لە خورماڵ بوو کە شۆڕشی ئەیلول تووشی ئەو موامر و پلانە پیسەی نێودەوڵەتیە بوو بەداخەوە کە تووشی شکست بووین و ئەو کاتە بوو کورد بوو یا شۆڕ بوو بە دوو بەشەوە، بەشێکی هاتن خۆیان تەسلیم کردەوە، بەشێکیان چوینە ئێران. ئێمە لەوانە بووین کە ڕۆیشتینە ئێران. لە ئێران تقریبەن ساڵێک ماینەوە لەوێ لە خێمە بۆ مناڵەکان بۆی فێری فارسیمان بکەن، مەکتەبیان دانا بوو لەوێ ئەم خوێن تەبەن ئێستا بیرم نەماوە فارسیەکە زۆر دەمێ پێش ئێستاەکە. لە ئێران ماینەوە کاکی جیسی ڕەحمەتی پیاوێکی زۆر دووربین و عاقڵ و گەورە بوو، مەزن بوو، سەرکردەیەکی مەزن بوو. باوکمی بان کرد بوو، پێیوت بوو تۆ نۆ مناڵ و لێرەمانەوە زۆر قورسە، ئێمە بێشک لە ماوەیەکی کەما شۆڕش دەست پێکەینەوە، ئەم مناڵانەی تۆ پێم باشە بیان بڕۆیتە ئەوروپا بۆ ئەوەی
ئەمانە بخوێن و ببنە سەرمایەیەکی سەقافی و هۆشیاری گەلەکەمان. برای گەورەکەمان بە ناوی مامۆستا ئاسۆ ئەو کاتە پێم وایە عاشقی کچێک بوو لە مەنتیقی خۆمان، لەبەر ئەوە لەگەڵەوە نەبوو بچینە خارج، وتی باشە ئەوە ئێمە هاتووینەتەوە باوکم و بڕیاری ئەوە یاوە بڕۆین بۆ ئەلەکسە زیاتر ئەمریکای دیاری کرده بوو کەلیسی ڕەحمەتی بۆ باوکم. برایکەم گەڕایەوە بۆ مەنتیقی خۆمان بە قاچاقی بەداخەوە لێرە ئەو کاتە سیخ و خۆفرۆش و ئەوانە چونکە دوای شکست بوو زۆر بوو ئەیگرن و تەسلیمی حکوومەت یەکەن بە ناوی ئەوەی ئەمە جاسوسی ئێران و لە ئێرانەوە هاتوۆتەوە. دوای فترەیەکی عەزابی زۆری ئەو ئەنجامە تێگەیشتین لە وێزانیمان کە ئەو گیرا و بەڵام باش بوو ئەوت بووی هاتوومەتەوە بۆ ئەوەی بزانم ئایا ماڵی باوکم بگەڕێنەوە وەزع چۆنە چیمان لێەکەن. دیارە ئیتر کێمەشە هەواڵەمان بیستێک سەر کۆ بووینەوە ماڵی باوکم و مامەکانم و هەمومان پێکەوە گەڕاینەوە بۆ هەڵەبجە کە گەڕاینەوە زۆر لێکچوونی ئەترافاتەکە ئەوانیش یەکسەر ئەمان کە لە ئەترافەکە بتویان ئێمە ئاسۆمان ناردوێتەوە بۆی هەواڵێکی ئێرەمان بۆ بزانین تر باش بوو ئەمە بۆ هۆی بەردانی ئەو بەردانی ئێمەش چوینەوە هاوار کە چوینەوە هاوار ساڵی 75 پێم وایە بۆ 76 بوو. ئەنجا لێرەیە ئەوانەی کە تەلەبەی سەرەتایی بووین ساڵێکی خوێندنمان فۆتا بەهۆی ئەوەی کە حساب بۆ خوێندن لە شۆڕشی ئەیلولا نەکرا ئێمە بۆ حکومەی چوو بووینە ئێران، یعنی من لە چوارەوە دەرچوو بووم بۆ 5 بەڵام جگە چوارەکان حساب نەکرد قبولیان نەبوو بڕۆینەوە 5 خستیانەوە 3 سەرەتایی لە 3 سەرەتاییەوە دیسانەوە دەستمان پێکردەوە لە هاوار. ئێستش بیرمە شوێنێکمان هەبوو لە هاوار پێیانەوت باسکی چەقی هاوار بوو، مەفرەزەیەک پێشمەرگە لە سەر شاخەکەەوە هات نەخوارەوە. ئێمەش بۆ حکومەی زۆر مناڵ بووم و ئەوانە بەڕاکردن بەرەو پیریان ڕۆیشتم و پێشمەرگە و بەخێربێن و کۆمەڵێ مناڵی ترم کۆ کردەوە و کە هاتینەوە یەکسەر ئەوەی کە لە پێشیانەوە بوو شعلی بوو پێشمەرگەیەکی یەکەم مەفرەزەیەکێتی بوون کە داخڵ بوون. شعلی وتی چێتان ماڵی نامیقی براخاسە زانن وتی من کوڕی ئەوم وتی باشەوە ئێمە من و دوانی تریان ئەوتی ئەوە ئێمە نیوەڕۆی میوانی ئێوە پێشمەرگەکان دابەش کرد لە ناو لادێکە و ئەوانیشم بردەوە بۆ ماڵی خۆم. ئەو دە ڕۆژە کە زۆر ئاواتم بوو بتوانم کولێ عەسکەریەکە تەواو بکەم بۆ ئەوەی بە دوو چەکەوە بڕۆمەدا. ئەو کاتانە ئێمە بردۆزێکمان هەبوو بە دەستێک قەڵەم و بە دەستێک چەک هەڵەگرین. لە خەیاڵدانی خۆما من قەڵەمەکەم هەڵگرتووە کەواتە بە فێری چەکەکەش بووم کە ڕۆیشتمە کولێ عەسکەری بەڕاستی نەیانهێشت. 10 ڕۆژ ناڵم باوکم هات و نامەیەکی زۆر تووڕێ حیزبی بۆ هێنابووم کە من بۆ چوومەتە کولێ عەسکەری و کولێ بەعسە ئیتر بەداخەوە بەجێبێت. ساڵی 99 ڕاستی ئیتر بە زۆر شت بێزار بووم بڕیارمدا سەر هەڵگرم بڕۆم بۆ ئەوروپا چوون بۆ بریتانیا بە مەینەتێکی زۆر گەیشت بە بریتانیا. لە بریتانیا زۆر جار شتەکان ڕێک نایەن. چینە شارێک ناوی پلیمۆز بوو لە بەرەوەی من ئینگلیزیەکەم هەر لێرەوە باش بۆ خڕیجی جامیعە بوو مەجموعەی ئیسرائیلی مناسی سروشتی منی شوایە ینی ژیان لە کوردستانەوە بینم بەختەوەری و نابەختەوەری لە بەختەوەری گەلی کورد و خەڵکەکەمەوە بینم. ئیتر هەر باسی کورد و کوردستانم بۆ کردن ڕۆژکوتیان باشەوە شۆڕ جێرتان نییە کورد تومیانی چینیمانە ئێمە 1500 ساڵ شۆڕشەکەی ئیوتیان وەرە کاکە مەجموعەی کۆ بکەرەوە لێرەمان بگرە لە خواردن ئێرە بریتانیا عوزمایە ئێمە بە ئەعلام هاوکاری تەکەین داوای سەر بەخۆی بکە بۆ کوردستان.
وەڵامیش بەسەرکە چوو عەقڵ وتم زۆر باش هاتم کوردێکی زۆری لێ بوو کوردەکانم کۆ کردەوە و پلانەکەم بۆ باسکردن کە ڕەنگە ئێمە بەرهەمێکمان هەبێ و وەرن با منوان بگرین لە خواردن و ڕاستێکی هەمویان وتیان بابە ئێمە تاگەیشتینە جانمان دەرچووە مە ڕۆژە 30 پاوەند لە دەستمان بچێ و بێنمان بگرنین و خۆم بە تەنیا ڕۆیشت ڕێکخراوێکمان هەبوو هاوکاری پەنابەرەکانیانە کرد چووم وتم مانەگرم چەند هەوڵیان ناوتم بابە مانەگرم لافیتێکیان بۆ دروستکردم و ڕسمی سەعاتێک گشتێکی زۆر جوانیان بۆ دروستکردم بەڕێگا ڕۆیشتم برادێکی کەلاریم بینی هەر بۆی دێ بە تااقەت نەبم هەوڵەما قەنەعەتم بم کرد وتم کاکە وەرچینە بیت پاڵەوان و جا ڕستمەکەت لە کەلاردا و بە زۆری تکە ڕۆیتەوە هەموو کچانی کەلار ئەڵێن کامیل قارەمانە و قەنەعەتم پێ کرد ڕۆیشتین هەر لەگەڵما بۆ مانگرتن سبحان الله کە ڕۆیشتین دانیشتین لە ئێوارەوە باران دەستی پێ باران و ڕەشەبە مش لە عینادیە چوار مشکی لەبەر بارانەکە دانیشتم لەو ئەو بەشی وەزارەتی ناوخۆ کە ئێمەمانمان لە بەردەمانگرت بوو بە ساحەکەیە 1500 کارمەندی هەبوو باوەڕ بکە 1500 کارمەند بەلامانە تێپەڕی یەک کەس ئاوڕی لێ ناینەوە بارانیش بە شەستە ئابارێ فعلەن درۆ چۆڵ بوومش لە شوێنی خۆمان لە عینادیا دانیشتم ئاو لە ژێرم و ئەڕات و کاکامیلی فەقیش زۆر بەزەین پێایەتەوە لەم دیوار بۆ ئەو دیوار و تا دەمی بەیانی خۆی گرت دەمی بەیانی تکاینا وەڵای من تااقەتی ئەم سەریە شێم نییە تۆ چی لێ کردم بابم معنی چی و حاڵی چی و من ئەڕۆ زۆر بەزەین پێاتەوە تم کاکامیل تۆ بڕۆ منەمێنمەوە مشکلە نییە و کاکامیل ڕۆیشت تقریبا 100 مەتر لەمە دوور کرد بوو یەک کچ یەک ژنی کورد لاجی بوو لە پلێمۆس لەو شارەی ئێمە سیرەکەم هات بە شاتە شات ئێوە پیاون ئێوە کوردن ئێوە شەریفن ڕژێکی جوانیش بوو کاک کامیل کە گوێی لە ژنەکە بوو ئیتر خۆی وا لێ کرد مەشغوڵە عەلاساس بۆ کەنتۆری و کارتۆنی شتێ گەڕێوەکو چەتر بەکاری بێنێ کارتۆنی چێنە و لام وەدەوانیشتەوە و خێری ئەو ژنە بنووشێ باش بوو بووین بە 7 کەس وردەوردە حکایەتی زۆری هەیە زۆر درێژە ئەگەر بە وردی هەمووی بگێڕمەوە بووین بە 7 کەس 9 ڕۆژ نانمان نەخوا دوای 9 ڕۆژ تەمان زۆر هەوڵم لەگەڵ دەستگا ڕاگەیاندنەکانەیە کە بێن تەسویر بکەن احتیمامی پێبن لە هەموو دنیاوە ینی لە دانیمارکات بوون لە سویدۆات بوون لە هەموو جیهانەوە ڕاگەیاندن تەختیەکردن یەک جار کوردستان تیڤ وەکو هەواڵ باسی کرده بوو پەنابەرەکانی شاری پلێمۆسمانیان گرتووە داوای یەکەم لابردنی حەسار ئەو کاتە حەسارێکی قورت لەسەر کوردستان هەبوو لابردنی حەسار لەسەر کوردستان دانانی نوێنەرێکی کورد لە ئەمەی متحیدە وەکو مراقیب ئەنجا هەر کوردێک 4 یاسا هەیە 4 زوڵم هەیە یەکێ لەمانەت لەسەر بێ لە ئەوروپا مافیەوەتەیەکە لە جوو وەربگری هەموو کوردێک بۆ لیژنەکەم سلمان هەموو کوردی هەر 4 چەسانەوەکەی لەسەر هەموو کوردێک کە ئەمێ هەموو کورد لە ئەوروپا لە جوو وەربگرن 9 ڕۆژمانمان کرد دوای 9 ڕۆژەکە نوێنەر لە لەندەنەوە هاتنە لامان کە شروتەکانم بۆ خوێندنەوەتی کاکەوە خۆش سیاسیت ئەزانی ئەوانە دەسەڵاتی ئێمە نین ینی ئاوتمشزان دەسەڵاتی ئێوە نین بەڵام ئەزانم لە پشتی پەردەوە بریتانیاوە حکومە عالەمەکە وتی باشە تۆمان گرتنەکە پشتێنە ئێمە دیفاعتان لێکەن وتم بۆی نایم پێویستم بە 2 تەعاهد بدە تەعاهودێکی وەزارەتی خارجیتان تەعاهودێکی وەزارەتی ناوخۆتان وەزارەتی خارجی تەعاهودم داتێ لە ئومەی متحیدە پشت تەرحی لابردنی حەسار لەسەر کوردستان و دانانی نوێنەری کورد وەکو مراقیب وەکو فەڵەستینیەکان لە ئومەی متحیدەیەکە و پشتیوانیشیەکە و تەعاهودێکیشم بەرهی وەزارەتی ناوخۆ لە 3 مانگە کەیسی هەموو لاجی لە بریتانیایەک لاب بێت هەندێک تەلەفۆنات و تەلەفۆناتی کردەوە وەڵا ساعتێکی پێچوو 2 تەعاهودم بۆ هەدی هەر بۆ عینایەت و ڕەفقەکانی چیان لە وەزارەتی خارجیەوەی چیان لە وەزارەتی ناوخۆ ئەو 3 خاڵە هەرسێکی تەعاهودیان پێوی خەڵکێکی زۆری کورد کۆ بوو بۆ پشتیوانیمان شاتمە دەرە خوێندمەوە بوو بە چەپڵە ڕێزان و ئەی ڕقی بوو بە شاری پلیمۆسمان کرد بە کوردستانێکی تر و
ئەوتیان زۆر باشە و تەڵەبەکان بەجێ هاتن و دوای دوایان لەگەڵکردین تەڵان مگسواری با چارت زیایەوە مگسواری با چارت زیایەوە گوڵی ژینم وەری چیتر ناژێتەوە گوڵی ژینم وەری چیتر ناژێتەوە ناژێتەوە تقریبا لە شەشی سەرەتاییەوە ئێستش بیرم نییە مامۆستایەکمان هەبوو کتێبێکیامێ بەناوی ماتریالیزمی دیالکتیک کتێبێکی پێ وتمەوە شەوتی ئەوەیە وتم باسی چێکە ئەوتی باسی فەلسەفە وتم بەرە بابی خوێنمەوە بەگاڵتەوە لە مامۆستا وتی ئەدەمێ بەس هەفتەی داهاتوو لێتە پرسیمەوە لە دوای خوێندنەوەی ئەو کتۆ مناقەشە لەسەر مامۆستا هەتا ئێستا هیچ ڕۆژێ لە ژیانمان تێنە پەڕیوە تا پێش 10 ساڵێک کە 4 ساعت 5 ساعت نەخوێنمەوە مەگەر لە ڕاکردن و شەڕا بووم ئێستاش بەردەوامم و ئەگەر نەخوێنمەوە دائما بە دوای هەواڵ و تەحلیلاتی سیاسیە لە کۆمپیوتەر و تەلەفۆنەوە گەڕێم ژیانی من ژیانی نەتەوەکەمە دڵخۆشی من دڵخۆشی نەتەوەکەمە زۆر سوپاس بە جەناب ببوورە لە ڕاستیە من هێزگار زۆر وەکو ئارزوم کردی من پێم وایە هەموو کۆمەڵگەیەکی داهێنەر و باش لەسەر دوو قاچ بەڕێگەوە ڕوا جەماوەری و پیشەیەکان لەگەڵ ڕۆشنبیری و ڕاگەیاندن بۆیە زۆربەی کاتیش تەنیا لەم دوو بوارە ئیشم کردووە و لەنەو جەماوەری و پیشەیەکانیشە باوەڕم بەوەیە کە من باوەڕم بە دابشکردنی وەکو چۆن باوەڕم بە ناوچەگەری شارگەری تایفەگەری ئەو شتانە نییە باوەڕم بە دابشکردنی تەمەنی ئەمە گەنجە ئەوە پیرە ئەوە مناڵە ئەوە نازانم چێ بەوە نییە بام باوەڕم وایە لاوان گەنجان داینەمووی گۆڕانکاریەکانی هەموو کۆمەڵگەیەکن بە سەرپەرشتی و ڕێنوێنی و پێشەواییکردنی پیرە خاوەن تەجروبەکان بواتە هەر کاروانێک کە تایە گەنج و پیرەکان دەبنە یەکتر بە تەجروبە و ئەقڵ و هۆشمەندی پیرەکان لەگەڵ هێز و حەماس و توانای گەنجەکان کاتە کاروانێکی سەرکەوتووە بێت هەر بۆیە نەک لە ئێستەوە هەر لەنەوە تو چوار و دەستپێکردنەوە هەمیشە خۆم بە بەشێک لە لاوان زانیوە و لە قوتابیان زانیوە و هەمیشە هاوکاریان بووم و هەمیشە بە هەواڵی خەباتم نەزانیم بە مناڵی خۆم و بە ڕەفیقی خۆم زانیوە حقیقەتێکی تریشم وا بینیوە لە هەر کۆمەڵگەیەکە کە تۆ ویستە چەوسانەوە نەبێ کەواتە یەکەم چەوسانەوە دەبێت لەسەر ئافرەت هەڵبگیرێ ئێمە گەلی کورد من شتێ بیری جەنابەت بخەمەوە کە کاتی ئاشووریەکان دێن منتیقی سلێمانی داگیرەکەن زاموا ئەم کاتە ئێرە ناوی زاموا بێ ئاشوربانی پاڵ وەسێت یا ئامۆژگاری بۆ لەشکرەکەیەکە ئەڵێ ئێوە کوڕەکان بگرن بیان بکەنە کۆیلە بەڵام بیر لەوە نەکەنەوە کچێکی زاموایی بکەنە کۆیلە چونکە کچەکان دڕندەن ناگیرن باشە ئێمە جیاواز لە هەموو دنیا لە هەر شوێنێکی دنیا کە ئافرەت لە بەردەمی هەمان یاسای دادپەروارانە و یەکسانیا بوو لەگەڵ پیاوە ئافرەت یەکسان نین لە جەستە لە بیرکردنەوە لە ڕۆح بەڵام دەبێ یەکسان بن لە بەردەمی یاسا بۆ دووچیان دادپەروەر بێ لە هەر شوێنێکی دنیا ئافرەتان چەوساوە بن کەواتە ئەو کۆمەڵگەیەکی جاهیل و متەخەلیفە بۆیە بۆ ئافرەتانیش هەمیشە ینی لە 94ەوە بۆ ئێستا دڵخۆشم بۆی کە بتوان زۆربەی ئەوانەی کە لە قیادەتی پارتیا هەن زۆریان بە ناوینانێ مەدرسە زۆرەکە بەڵام بەرپرسیان بوو بەڵام هاوکار بووم بۆ پێگەیاندنیان فرسەتم بۆ کردوونەتەوە ینی ئێستا ئەنجومەنی ئافرەتانی سلێمانی زۆر شانازیان پێوە کەم زۆر پێیان دڵخۆشم لەگەڵ هەندێکی هەڵەبجە لەگەڵ هەندێکی یانزە چکە هەمویان لەناو کۆمەڵگۆ هەڵم بژاردون تاک و لێرەدا مناون و ئیشم بۆ کردوون و بۆ ئەوەی کە ئەم گروپانە دەرچن لەبەر چییە مەسەڵەکە لەبەرەوە باوەڕم وایە
ئێمە کۆمەڵگەیەکی پێکاتوین لە مناڵ لە نێر لە مێ لە پیر لە لاو هەموو ساڵەکان لە یەک هەفتەیەوە تا ڕەنگە پیامانە بێت تەمەنی 90 ساڵە کە کاتی ئەم هەموو هێزە هەرێکی هێزیە کۆکەیتەوە بەیەکە ڕاستە بەرەو خزمەتی نیشتیمان و نەتەوەکەت کاتە کۆمەڵگەیەکی سەرکەوت و دروست دەکەیت. ئەگەر چی خۆم بۆ خۆم دەڵێن ئینسانێکی زۆر ڕۆمانسیم زۆر هەست خێرا کاریگەری هەستەکانم لێکرا بەڵام تا زانکۆم تەواو کرد باوەڕ بە خۆشەویستی و هاوسەرگیری نەبوو ئەنێ هەتا کچێکم خۆشەویست زۆر جار برادەران زەختیان لێکە بڕۆم سارەحای کرد ئێمە بابم تەواوم کرد دەچمە شاخێ بۆ قڕ بکەم بەسەر ئەمە لە دوای 92 باوەڕم بە ژنیانان نەبوو چونکە متەئەکید بووم لەوەی کە من زانکۆم تەواو کرد ئەڕۆمە شاخ و لە شاخیش نازانیت چێ بێ ئاسایش نییە کچێک بدۆزیتەوە بێ خۆی قەناعەتی بەوە بێ لەگەڵت بێتە شاخ لەبەرەوە لە ڕووی کۆمەڵایەتیەوە تا 91 و 92 هیچ پەیوەندیی کۆمەڵایەتیم نەبوو لە 92 ئیتر کوردستان ڕزگار بوو دڵخۆش بووین بەوە کێشەمان نەماوە ئافرەتێکی خزمی خۆم هێنا دوو کوڕی جوانمێ بە ناوەکانی ئارا و لاوک دوو کەسی خوێندەوارن دوو کەسی کوردپەروەر و کوردستان پەروەرن ئەمان تۆزێ لە منیان تێپەڕاندووە باوەڕیان بە کاری حیزبایەتی نییە باوەڕیان بە کاری نەتەوەی و نیشتیمانی هەیە هیچیان دەرچووی کۆلیژی داقسادەوەکو خۆم بەڵام لە جانکۆی کۆمار خێزانم مامۆستایە لە ڕاستیە پێش زۆر ڕووداوەکان هێزگار زۆر کۆمەڵایەتی بووم بەڵام لەگەڵ تێپەڕبوونی کات زۆرتر گۆشەگیرە بم من دوو ڕووم نییە هەر ڕەنگە تعالیمی دینەکەمان وابێ وەکو عەزم کردی من کاکەیم ئەڵێ دەستی پاک دەمی پاک داوێنی پاک سوپاس بۆ جەنابەت و بۆ ئەم تەجروبە نایابە بەڕاستی تەجروبەیەکی سیر بوو بەلامەوە چکە مناقەشە بابەتەکانی من یەک تکاو یەک داوام بۆ ئەو گەلە جوانەی گەلی کوردەیە ئێوە حەقوا بوو شعب الله المختار بن یعنی مادەم کوردستان جوانترین پارچی گوێی زەویە و دەوڵەمەندترین پارچە گوێی زەویە کەواتە ئەم میلەتی ئێمە خوای گەورە فەزڵی داوە بەسەر هەموو میلەتانی دنیا ئەنا جوانترین ئەرز و دەوڵەمەندترین ئەرزی نایە داوەت کام وایە بخوێننەوە هۆشمەند بن یەکگرتوو بن پێش هەموو شتێ بیر لە پاراستنی کورد و کوردستان بکەینەوە ئەنجا دوای ململانەی حزبی و ناوچەگەری و شارگەریەتی بکەین و سوپاس بۆ جەنابەت بۆ هەموو ئەو هەواڵ و برایانەی پشت کامێرە و لە ئەستەعلاماتەوە بۆ بەڕێوە بەرەکەتان و ماندوو بکەین خدوا قومك شوتوا